بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان لە پشتەوەی ڕووداوەکان جارێکی دیکە لە خزمەتانن بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک دۆسیەی تایبەت بە ڕووداوەکانی ڕۆژ. دۆسیەکانی ئەمڕۆمان تایبەتن بە شەڕی ئۆکرانیا و رووسیا یا هێرشەکانی رووسیا بەس بۆ سەر ئۆکرانیا کە بابەتی یەکەمیان دوایین پێشڕەویەکانی رووسیا لە ئۆکرانیایە و بارودۆخی جەنگ لە وڵاتە بەکوێ گەشتووە کە کەیسی یەکەممان دەبێت. کەیسی دووەمان باز لە ڕۆڵی وڵاتی تورکیا دەکەین لە گۆڕینی هاوسەنگی هێز لە ئۆکرانیا بزانین تا چەندە کاریگەری هەیە لە پێشکەشکردنی هاوکاریەکانی بە ئۆکرانیا یا تورکیا لەکوێی پشتەوە ئەم ڕووداوانەیە کە لە ئۆکرانیا ئێستا ڕوودەدا. کەسێکی دیکەمانەیە بابزانین تارمایەکانی کێف چییە و ئایا ئەمە جەنگی دەرونیە یاخودنا کامانن لە کاتی هەڵگیرسانی شەڕ و جەنگە دەرونیانە کامانن کە هەمیشە جیاواز لە چەک و تفاق و ئەوانەی کە بەکاردێنن بابەتێکی دیکەیە پێوترێت جەنگی دەرونی و کاریگەری خۆی دەبێت کەەوە کەیسێکی دیکەمان دەبێت. وەروە کەیسی کۆتاییمان بابزانین زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا کێیە قسەیەک لەسەر کەسایەتی زیلینسکی دەکەین کە ئەم چوارتەوەرە ئەمڕۆ پێشکەشتان دەکەین. لە هەشتەمین ڕۆژی جەنگدا بابزانین هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا چی دەگوزارێت. دیارە ئەمڕۆ لە دوێنێشەوە هێرشەکانی رووسیا لە ئۆکرانیا بەرفراوانتر بووە هەم لە ڕووی زەمینیەوە بە ناردنی هێزی زیاتر و هێرشی بەرفراوانی زیاتر وهروە لە ڕووی ئاسمانەوە لە ڕێگەی فڕۆکە و هەروەها موشکی کورد هاوێژ و دووراوێژ کە شارەکانی ئۆکرانیایی کردووە تا ئامانج و لە لایەکی دیکەوە بیرمان نەچێکە گفتوگۆکانی نێوانەوە دوو وڵاتە هێشتا بەردەوامە. تازەترین لێدوانیان سێرگیۆ لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لەگەڵ زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا لێدوانی تازەیان داوە لەبارەی گفتوگۆکانەوە کە دیارە گفتوگۆی دووەمیان کە ئەمڕۆیە هێشتا ئەنجامێکی ئەوتۆی نییە بەڵام ئەو لێدوانانش کە هەردوو لا دەیدەن ئەنجامێکی ڕوونی نەداوە بەدەستەوە لەسەرەوەی کە چارەنووسی جەنگ لە ئۆکرانیا چی لێدێت و ئەوەی کە ڕوونە هەردوو لا سوورن لەسەر داواکاری و خواستەکانیان کە دواتر دێنە سەر ئەنجامی گفتوگۆکان. بەڵام ئەوەی کە ڕوونە بەپێی ئەم نەخشەی کە ئێستا هەیە نەخشەی ئەم زەردە هەمووی ئۆکرانیایە وهروەها پرتەقاڵیەکەی دەرەوەی رووسیا دەبێت لە چەند لایەکی جیاوازەوە لە هەشتەمین ڕۆژدا جەنگ لە رووسیا بەردەوامە. لە ئەگەر باشوورەوە قسە بکەین یا خوارەوە قسە بکەین دیارە پێشڕەویەکی باش کە کردوویەتی ئەمڕۆ رووسیا ئەوەیە کە خێرسۆن شاری خێرسۆن کە یەکێک لە گەورەترین شارەکانی رووسیا لە درنگانی دوێنێشەو یا بەرەبەیانی ئەمڕۆ داگیر کراوە بە تەواوەتی لەلایەن رووسیاوە کە ئەوەی کە لێرە تا ئێستاەوەی کە ڕوونە رووسیا دوو جۆر استراتیژیەت لەم جەنگەیە بەکاردێنێ. استراتیژیەکیانەوەیە کە تەرکیز لەسەر پایتەختەکە کیف شاری کیف کە لە گەورەترین شاری ئۆکرانیایە بۆی کە ئەگەر بێت و بتوانێت پایتەخت کۆنتترۆل بکە واتە سقوتی حکوومەتەکەی ئۆکرانیا و ڕاگەاندنی حکوومەتێکی نوێ وهروەها لە باشوورەوە لەوەی کە دەیەوێت پێشڕەویەکانی لە ڕووی زەمینیەوە برەو پێ بداوەوەی کە هاوکارێکی باشە بۆ رووسیا ئەو هەرێمانەیە کە پێشتر سربەخۆیان ڕاگەیاند بوو بەڵامەوەی کە ستراتیژی رووسایە لە خوارەوەیە کە دەیەوێت بە هەموو شێوازێک ئۆکرانیا لە دەریای ڕەش داببڕێنێت چۆن کە دیارە درنگانی دوێنێشە و شاری خێرسۆنی کە داگیر کردووە ئەوەی ماوەتەوە ئۆدیسایە و لە 2014 نیوچە دوورگەی کرێمی داگیر کردبوو ئەو کاتە و ئەوەی ڕوونە میلەی تۆپال وهروەها ئەو شارانەی دیکە کە هەرێمانەی دیکە کە پێشتر سربەخۆییان ڕاگەیاند بوو بوونەتە بربەستێک بۆ ئەوەی کە ئۆکرانیا دەستی باوی ڕەش نەگات تەنها ئەوەندە نەبێت لە ڕووی خێرسۆن و ئۆدیساوە و ئێستا تەنها ئەم دەریچەیە لێرە ماوەتەوە کە دەستی بگا بە ئاوی ڕەش کە ئەتوانم بڵێم یەکێکە لە ئەو نفوزانەی کە ئۆکرانیا هەیەی کە لە رووسیاوە دەریچەیەکی نفوزە بۆ دەرەوە بۆ وڵاتانی دیکە کە یەکێک لە استراتیژیەکانی رووسیاوەیە کە لە ئێستادا کار لەسەر ئەوە دەکات. شاری ماریۆپۆلی نزیک بە 20 کاتژمێر کە یەکێکە لەو شارانەی کە پێشتر لە چەند ڕۆژی ڕابردوودا رووسیا داگیری کرد نزیک بە 20 کاتژمێر بە بەردەوامی
ئاگربارانی رووسیا لەسەر ئەم شارە بووە و باس لەوە دەکرێت زیانێکی زۆر بەرەم شارە کەوتووە، باس لەوە دەکرێت تاوانێکی زۆر لەم شارەیە دراوە لەبەرەوەی کە ئەم شارە شارێکی استراتیژی بوو لە ڕۆوە کە رووسیا دەیەوێت ئامانجەکەی لە باشووری ئۆکرانیا بێنێتە دی تا و کاتێک کە توانی داگیری بکات. بە کورتیەوەی کە هەیە ئێستا رووسیا دوو شاری گەورەی کە داگیر کردووە، یەکێکیان شاری ماریۆ پۆلۆیە و ئەوی دیکەیان خێرسۆنە کە شەوی ڕابردوو دوایین پێشڕەوی بووە لە باشوورەوە کردوێتی. لە باکوورەوە ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەر دەکرێت شارەکانی کیف و سۆمی و خارکێف شەڕ لەم قۆڵانەوەی هێشتا هەر بەردەوامە و دیارە پێشڕەویەکان لێرە لە کێف هەندێک خاو بوونەتەوە ئەوەی کە باز دەکرێت ڕەنگە زیاتر تەرکیز لەسەر باشوور بوو بێ، بەڵام ئەوەی کە ئێستا پێشبینی دەکرێت چاوەڕێ دەکرێت کە ئەم شەو شەڕێکی قورس لە کێف ڕوو بدا، چونکە ئەگەر لە شەوی ڕابردوو لە باشوور تەرکیزی لەسەر باشوور بوو بێ رووسیا، باس لەوە دەکرێت کە ئەم شەو پێدەچێت لە کێف هەم تاوانکاری و هەم با بڵێن پێشڕەوی زیاتر لەوێ بکرێەوە چەک و تەقەمەنی زیاتر بەکاربێنرێ. هەرچەندە باس لەوە دەکرێەوە لە لێدوانەکانی زێلینسکیشدا کە هەیە دەڵێ رووسیا چەکی قەدەخەکراو بەکاردێنێت. دیارە ئەمە بەشێکە لەو پێشڕەویانەی کە تا ئێستا لەوێ کراوە. و بابەتێکی دیکە کە هەیە لە گفتوگۆکان داوای کە هەیە دانیشتنی یەکەم ڕووسەکان باسییان لەوە دەکرد کە پێویستە بگەڕێنەوە وڵاتی خۆیان و ڕاوێژ لەگەڵ بەرپرسانی وڵاتەکەیان بکەن لەسەر داواکاریەکانیان وەروەها سوور بوون و ئەوەشی کە ئۆکرانیەکان لێدوانیان لەبارەیەوە داوە کە گفتوگویەکی زۆر سەخت و قورس بووە، هەردوو لە هەتا ئێستا سوورن لەسەر داواکاریەکانیان و ئەوەی کە ڕوونە ئەمڕۆ هەرچەندە هێشتا ئەنجامی کۆتایی گفتوگۆکان دەرنەکەوتووە، بەڵام ئەوەی کە ڕوونە و لێدوانەکان باز لەوە دەکرێت وەزیری دەرەوەی رووسیا دەڵێ سوورین لەسەر داواکاریەکانمان و بڕوامان وایە گەروا بێ دەرەنجامی گفتوگۆکان باش دەبێ. لە هەمان کاتا زێلینسکی باز لەوە دەکا ئێمە گەرنتی ئەمنیەتمان دەوێ، ئەم گەرنتی ئەمنیەتەیە کە زیاتر رووسەکانی شێت و هار کردووە، چونکە گەرنتی ئەمنی کە زێلینسکی داوای دەکا پەیوەستە بە هێزی ناتۆ دەیەوێ ببێتە ئەندامێکی یەکێتی ئەوروپا کە بڕیار وایە لە مانگی 4 ئەم ساڵدا جارێکی دیکەم باس و خواسە بخرێتەوە بەرباس و هەر ئەمەشە کەوای کردووە کە رووسیای شێت و هار کردووەکەوەی کە ڤلادیمیر پۆتین باسی کرد ئەگەر هێنانی هێزی ناتۆ بۆ ئەو ناوچانەوە ئۆکرانیا ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا وەکووا بەیدی هێزی ئەمریکی یا هێزی ناتۆ لەسەر سنووری رووسیا بن، بۆی ئەمە جێگەی قوبوڵکردن بۆ رووسیا نیە. بۆی ئەو داواکاریە کە ئێستا زێلینسکی هەیە بە بەردەوامی و باز لەوە دەکا کە گەرنتی ئەمنی دەوێ، ئەمە ئەو داواکاریە کە ڕەنگە لای رووسەکان قورس بێ و بیانەوێ ئەوان گەرنتی ئەمنیەتەکەی بنێ. هەرچەندە زێلینسکی باز لەوە دەکات کە ئۆکرانیا دەبێ بگەڕێتەوە بۆ سەربەخۆیی خۆی و بە پێی و لێدوانانەی کە ئەمڕۆ داویەتی باز لەوە دەکات دەبێ رووسیا باجی ئەو شەڕە بدا ئەو وێرانکاریە کە لە ئۆکرانیا کردوێتی وروها دەبێت خەرەبووی ئەو زیانانەش بکاتەوە کە لە ئۆکرانیا ڕوویان داوەکە یەکێکە لە خواست و داواکاریەکان وەکەوەی کە سەرچاوەکان باسی دەکەن. بۆیە هێشتا شەڕ بەردەوامە، چاوەڕێی گەرمتر دەکرێت، گەرمتربوونی شەڕەکە دەکرێت، هێندێک کە گفتوگۆکان بەردەوامە هیچی لە پرۆسەی شەڕەکە خاوتر نەکردوێتەوە گفتوگۆکان. بۆیە چاوەڕێ دەکەین بزانین ئەمشەو ئایا بارودۆخی کێفی پایتەختی ئۆکرانیا لە چه بارودۆخێکدا دەبێ، ئایا مەقاومە و بەرگریەکان لە شاری کێف وەکو ڕۆژانی ڕابردوو دەبێت یاخۆت پێشڕەوی رووسیا لەو شارە ئەنجامی ئەم شەو دەبێت. کەمە کەیسێکمان بوو ناوبڕێک و دەچینە کەیسی دووەمی بەرنامەکەمان. في البدايات بدأوا بەڵازیزان بابەتێکی دیکە کە هەمانە باس لە با بڵێن کاریگەری تورکیا لەسەر شەڕی نێوان رووسیا و ئۆکراینیا، هەرچەندە ئەوەی کە ئێستا بۆ تورکیا لە یەک دەدرێتەوە باز لەوە دەکەن کە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا ئێستا تورکیا یاریەکی جوان لە نێوان وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و تەنان لەگەڵ رووسیا یاریەکی جوان دەکا و ئەوەی کە بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا و ئەوەی کە تورکیا توانیوێتی کاریگەری لەسەر هاوسەنگی شەڕ لە ئۆکرانیا هەبێت، ئەویش بە چەکێکە کە ئەویش فڕۆکەی بێفڕۆکەوانە. یەکێکە لەو چەکانی
تورکیا کە دەستکردی خۆیەتی و توانیوێتی دەنگدانەوەیەکی گەوری لە سەراستی جیهان هەبێ توانیوێتی تەنانەت وەکەوەی کە شیکەرەوە سەربازی و سیاسیەکان باز دەکەن پارسەنگێکی هێز بێ بۆ ئۆکراینیا کە بەرگریەکی باشی پێدەکا یاخود ئامانجە ڕووسەکان دەکاتە ئامانج ئەمیش کە باسی دەکەین دیارە فڕۆکەی بێفڕۆکەوانە بەناوی بەیرەقداری 2B2 هەندێک لە سەرچاوە هەواڵیەکانی رووسیا بڵاویان کردووەتەوە لە ماوەی ڕابردوودا سیستەمە بەرگریە موشکیەکانی رووسیا سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی بەیرەقداریان خستووەتە خوارەوە ئەمە لە کاتێکدایە کە بەپی ڕێککەوتنێک کە لە 2021 کە هەندێک لە سەرچاوەکان دەڵێن پێشتر ڕێککەوتنێکی ئەمنی لە نێوان تورکیا و ئۆکراینیادا هەبووە لەسەر ئەوەی کە دەبێت کۆمەڵێک فڕۆکەی بێفڕۆکەوان لە بەیرەقداری 2B2 بدا بە ئۆکراینیا لە 2021دا دە فڕۆکەی پێداوە و هەر لە 2021دا لە کردەوەیەکدا بەرامبەر بە چەکێکی رووسی ئۆکراینیا تاقی کردوێتەوە سەرکەوتوو بووە و باز لەوە دەکەن لە چەند ڕۆژی ڕابردوودا لە گەرمەی شەڕی نێوان رووسیا و ئۆکراینیادا جارێکی دیکەم فڕۆکە تاقی کراوەتەوە کۆمەڵێک قافڵەیەکی سەربازی رووسیای لەناو شاری لەناو خودی ئۆکراینیا کردووەتە ئامانج و دەچینە سەر مۆسەفاتی ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە کە دەستکردی رووسیەیە و ئەوەی کە باز دەکرێت لەوەی کە پێشکەوتنەکانی تورکیا لەسەر ئەم فڕۆکەیە چۆنە هەمووانە باز دەکەین بەڵام بابزانین ئەم فڕۆکەیە چۆن ئەگەر بچینە سەر گرافیکەکەن هاوکارانم یارمەتی دەرم بن بۆی کە گرافیکی باس لە فڕۆکەکە بکەین کە فڕۆکەی بێفڕۆکەوانی بەیرەقدار باز لەوە دەکەن کە درێژیەکەی ئەم فڕۆکەیە 6 مەترە پانتایی نێوان باڵەکانی 12 مەترە 100 کیلۆ کێشی هەیە و هەروەها 4 موشکی کۆنتترۆلدار هەڵدەگرێت 4 موشکی کۆنتترۆلدار هەڵدەگرێت کۆمپانیای بایکاری تورکی دروستی کردووە خێراییەکەی 2000 کیلۆمتر لە سعاتێکدایە و هەڵگری کامێرەی زۆر کوالەتی بەرزە بە درێژایی 50 کاتژمێر توانای بەردەوامی فڕینی هەیە شێوازێک پرۆگرام کراوە کە زۆرێک لە ڕادارەکان نایدۆزنەوە توانای خۆ دەرباسکردنی هەیە لەم جۆرە سیستەمە بەرگریانەی رووسیا سیستەمی بەرگری S300 سیستەمی بەرگری باک M2 و هەروەها 2M2 کە هەموو ئەمانە وای کردووە کە ئێستا وڵات سەرسامە بۆ جۆرە فڕۆکەیی کە رووسەکان دروستیان کردووە هەموو ئەم سیستەمە بەرگریانە هی رووسن و لە شەڕەکانی ئەم فڕۆکە بێفڕۆکەوانە پێشتر لە شەڕی سووریا لیبیا ئەسیۆبیا و جەنگی قەرەباغ و تەنانەت لە هەرێمی کوردستان و جەنگ دژی چەکدارانی پاکەکە بەکارهێنراوە و لەم شەڕانەی سووریا و لیبیا و ئەسیۆبیا و جەنگی قەرەباغ سیستەمە بەرگریەکانی رووسیا بوونیان هەبووە کە بەرگری گرنگترینان S300 بەڵام ئەم سیستەمە بەرگریانە نەیانتوانیوە لەوەی کە ئەم فڕۆکەیە ئاشکرا بکەن یا بیکەنە ئامانج دروستکراوی خودی تورکیایە بە شێوازێکی زۆر ورد دروست کراوە ئەوەی کە وەڵامی تورکیاش بۆ ئەم پێشکەوتنە خێرایە ئەوەیە کە دەڵێ لە ناچاری و بارودۆخی جوگرافی وڵاتەکەی وای کردووە بە تایبەتی بۆ پاراستنی وڵاتی خۆی و بەرگریکردن لە خۆی ئەم جۆرە فڕۆکەیە دروست بکە کە ئەوەی کە باز دەکەن پێشتر هەندێک فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا فڕۆکەی ئۆکراینی بوون بەکارهێناون واتە ڕێککەوتنی سەربازی دێرین هەیە لە نێوان ئۆکراینیا و تورکیا بەڵام ئێستا لە دوایەوەی کە لە 2019 ئەم پێشکەوتنە لە تورکیا بەدی هاتووە ئێستا فڕۆکە بێفڕۆکەوانەکەی تورکیا دەدرێتەوە ئۆکراینیا و ئۆکراینیا بەکاری دێنێت و ئەوەی کە باز دەکەن چاودێرانی سیاسی پێیان وایە تورکیا بەڵە بە پێدانی ئەم جۆرە فڕۆکەیە توانیوێتی کاریگەری لەسەر باڵانسی هێز لەگەڵ رووسیا دروست بکە قافڵە سەربازیەکانی رووسیا بکاتە ئامانج و هەندێک لە سەرچاوە هەواڵەکانی رووسیاش وەک ئاماژەی پێدەکەن سیستەمە بەرگریەکانیان توانیویانە سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی بەیرەقدار بخەنە خوارەوە کە دیارە ئەمەش دەچێتە چوارچێوەی ڕەنگە و هەماهەنگیی کە بەشێک لە وڵاتان لەگەڵ ئۆکراینیا هەیەە هەرچەندەوەکەوەی کە باز دەکەن تورکیا یاریەکی جوان لە نێوان وڵاتانە دەکات چە لەگەڵ با بڵین بەرەی ئەمریکا و ئەوروپا بێت چە لەگەڵ رووسیا بێ چکە لە شەڕی رووسیاش لە شەڕی سووریا و لە لیبیا و لە قەرەباغ و لەمانەدا تورکیا پەلی هاوێشتووە بۆ ئێستا بۆیە تەکنۆلۆژیاکەشی ئەتوانم بڵێم تەنها ئەوروپا و ئەمریکا و
با بڵێن ڕۆژهڵاتی ناوەڕاست نییە. ئێستا پەلیاوشتووە بۆ سنوورەکانی رووسیاش، بەڵام ئایا کاتێک کە تورکیا بەم شێوازە ڕاستەوخۆیە لەگەڵ بەرگریەکانی ئوکراینیا هاوبەشە، ئایا سیاسەتی دیکەی لەگەڵ رووسیاە چۆن دەبێت؟ ڕەنگە ئەمەش هەموو ئێستا پەیوەست بێ بەو بابەتە ئابووریە یا بۆ شەڕ ئابووریەی کە دەکرێت، چکە بەشێک لە خواستی ئەوەی کە دەیانەوێت غازی با بڵێن هەرێمی کوردستان بکەنە جێگرەوەی بەشێکی جێگرەوەی ئەو غازەی رووسیا لە ڕێگەی تورکیاوە دەکرێت و تورکیایەکە لە وڵاتی کە باشترین بەرژەوەندی هەیە لە ڕاکێشانی بۆری غاز لە هەرێمی کوردستانەوە بۆ تورکیاوە دواتر بۆ وڵاتانی ئەوروپا. بۆیە لێرەدا لەم هێڵەوە ڕەنگە زیاتر بۆیە بەرگریکار بێ لەگەڵ ئوکراینیا، چکە باز لەوە دەکەن بەشێکیشی شەڕە لەگەڵ شەڕی ئابووریە تەڵان هەمووی لەگەڵ رووسیا. ئەمە کاریگەری تورکیا بوو لە نێوان شەڕی ئوکراینیا و رووسیادا. کەسێکی دیکەمان دەبێت ناوبڕێک و دێنەوەلاتەن. بەڵازیزان، دیارە هەندێک قسەی تایبەت هەن کە دەبێ بنووسرێنەوە، قسەی زانایانیشە. دەوترێ لە سێ کاتا درۆ زۆر دەکرێت: لە کاتی جەنگ، لە دوای ڕاوکردن، واروەها لە پێش هەڵبژاردن. واتە لە سێ کاتی جیاواز، لە سێ پرۆسی جیاواز: پێش هەڵبژاردن، لە کاتی جەنگ و لە دوای ڕاوکردن. پێش هەڵبژاردن دەڵێن ئەمە دەکەین و وا دەکەین و وا دەکەین. لە کاتی شەڕیش دەڵێ ئەوە وا کراوە، فلان ڕووی داوە، فلان ڕووی نەداوە. لە دوای ڕاوکردنیش دەڵێ وام کرد و وام کرد. با ئێستا کە گەرمەی شەڕە لە نێوان رووسیا و ئوکراینیا، دیارە ڕاگەیاندن ڕۆڵێکی سەرەکی هەیە لە جەنگی دەرونیدا، و یەکێک لەو بابەتانەی کە ئەتوانم ئوکراینیا پێوەی سەرکەوتوو دەبێت یا سەرکەوتوو بووە لەو ڕۆوە، ئەو جەنگە دەرونیەیە کە کراوە و ڕەنگە مە بەشێکیشی پەیوەست بێ بە هاوکاریەکانی ئەمریکا و ئەوروپا، و بەشێکی پێوەست بێ بە خودی سەرۆکی ئوکراینیا زێلینسکیوە، لەبەرەوەی کە لە ئەسڵە ئەکتەریش دوجار دەتوانێت ڕۆڵی باش بگێڕێ، ڕۆڵێک کە بەرامبەرەکەی سەرنجی بەرامبەرەکەی بۆ خۆی ڕابکێشێ. یەکێک لەو بابەتانەی کە لە ماوەی 8 ڕۆژی ڕابردوودا بووەتە جێگەی سەرنج، بابەتی تارمایی کێفە. فڕۆکەیەک و فڕۆکەوانێکی بێناونیشان بووەتە تارماییەک بۆ گیانی فڕۆکە رووسیەکان لە ئاسمانی ئۆکرانیادا. ئەم فڕۆکەیە نازناوی تارمایی کێفی پێدراوە، بەڵام هێشتا نازانرێت ئاخۆم ئەمە ڕاستیە یاخۆت خەیاڵ، چونکە وەک ئەوەی کە ئێستا دەنگدانەوەیەکی زۆری لە سۆشیال میدیا و میدیاکاندا بەگشتی هەیە، فڕۆکە شەڕکەرەکانی رووسیا ئیدی تەنگی بەوانی هەڵچنیوە و بووەتە دێوزمەیەک بۆیان و زەلەیان دێ بە دەستیەوە لە ئاسمانی ئۆکرانیادا. دەوترێت ئەم فڕۆکەیە لە ئاسمانی وڵاتەکەیدا هێندە بەرز دەبێتەوە، لە پشتەوەی هەورەکان لە سەرووی فڕۆکە ڕووسەکانەوە کەمین دەکات. هەندێک دەڵێن ئەوەندە بەرز دەبێتەوە ئیدی با بڵێن نیشانەکانی هۆشداری مەترسی لەسەر فڕۆکەکە خۆی لەبەر پاڵەپەستۆ بەرزبوونەوە هەموو گڵۆپەکانی هەڵدەبێیانی. ئەمە هەندێک قسەیە دەوترێت سەرچاوی زانیاری هیچ شتێکی پشتڕاست نەکردوێتەوە، بەڵام کاتێک دێتە خوارەوە کە حتمەن دەبێت فڕۆکە ڕووسیەکان بکاتە ئامانج. بەپێی زانیاریەکان تارمایی کێف تا ئێستا چەندین فڕۆکەی رووسی لە ئاسمانی ئوکرانیا خستووەتە خوارەوە کە ئەمە فڕۆکەکانن. دیارە فڕۆکەی 35 SU، فڕۆکەی 27 SU، فڕۆکەی 29 میک، واروها فڕۆکەی 25 SU کامە بەشێکن لەو فڕۆکە باشانەی رووسیا. هەرچەندە ناوەناوە لە سۆشیال میدیا وێنەی فڕۆکەوانێک بڵاو دەبێتەوە وەک پاڵەوانەکەی ئوکرانیا ناوی دەبن، بەڵام هیچ سەرچاوەیەک پشتڕاستی هیچ وێنە و زانیاریەکی نەکردوێتەوە. بەڵام دوجار باس لە بڵاوبوونەوەی هەواڵێک دەکەن کە لە 25 مانگدا ئەم فڕۆکەوانە بە S400 بە سیستەمی بەرگری S400 خراوەتە خوارەوە، وێنەکەشیان بڵاو کردەوە و ناوەکەشیان تەنانەت بڵاو کردەوە لەوەی کە فڕۆکەوانێکی خانەنشین کراوە، بەڵام نازانرێت ئایا کە چکە هیچ سەرچاوێکی ڕسمی پشتڕاستی نەکردوێتەوە، نازانرێت ئایا ئەمە بەڕاستی خۆیەتی یاخود نا. ئەوەی کە لە هەمووی گرنگترە هەتاوەکو ئێستا هیچ زانیاریەکیش لەسەر ئەم فڕۆکەیە
نەدراوە ئایا ئەم فڕۆکەیە فڕۆکەی ئوکرانیە، فڕۆکەی ئەمریکیە، فڕۆکەی ڕووسیا، هیچ جۆرە زانیاریەک لەسەری نییە. بەڵام ئەوەی کە هەیە دوو بابەتی زۆر گرنگن لە بڵاوبوونەوەی تارمایی کێف. یەکەم ئەگەر ئەم فڕۆکەیە ڕاستە و هەیە ئەوە پێدەچێت وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی ئەمریکا لە پشتی ئەم فڕۆکەیەوە بن، چونکە کەس نازانێت ئەم فڕۆکەیە لەکوێ دەنیشێتەوە و لەکوێش دەفڕێت و هیچ ناسنامەیەکیش لەسەر خودی فڕۆکەوانەکە و فڕۆکەکە ئاشکرا نەکراوە. بۆیە گومان دەکرێت لە ئەسڵ ئەم فڕۆکەیە گەر هەیە چۆنە بۆ کەس ناتوانێت تەنانەت نەوێنەی نە ڤیددیۆی نا هیچ جۆرە زانیاریەکیشی لەسەر بدا. ئەگەر خۆت ئەم فڕۆکەیەش بوونی نییە کەواتە دووبارە هەر ئۆکرانیا سەرکەوتوو بۆ توانی وێتی وەهمێک دروست بکە بۆ گیانی رووسیا و فڕۆکەکانی رووسیا. بەڵام خۆ ئەگەر نەبێت ئەو ئامارانەی کە دەوترێ ئەوەندە فڕۆکە کەوتوتە خوارەوە بەچی کەوتوتە خوارەوە. لە ڕۆژانی سەرەتایی بەشێکی زۆر لە سیستەمە بەرگریە موشکیەکانی ئۆکراینیا کرانە ئامانج لەلایەن ڕووسەکانەوە و ئەوەی کە بەشێک لە فڕۆکە ڕووسەکانی لە ئاسمانی ئۆکراینیا خستوتە خوارەوە باز لەوە دەکرێت کە ئەم فڕۆکەیە کە ناویان ناوە تارمایەکانی کێف. بۆیە لە دروستکردنی ئەم بابەتە تارمایی کێف ئۆکرانیا سەرکەوتوو بووە لەوەی توانیوێتی وەهمێک دروستکە یاخود توانیوێتی چەندین فڕۆکەی ڕووسی لە ئاسمانی ئۆکرانیا بخاتە خوارەوە. زانیاریەکان هیچی پشتڕاستکراوە نییە، بەڵام دەنگۆیەکە کوی گشتی سۆشیال میدیای داپۆشیوە و باس لە دوایین زانیاریژەوەیە کە لە 25 مان کۆتایی بە چیرۆکی تارمایی کێف هاتووە و پاڵەوانی یا هەندێک دەڵێن پاڵەوانی ئوکرانیا بۆتە نازناوی ئەو فڕۆکەوانە. ڕەنگە ئەمە دوجارەگەر ڕاست بێت لە مێژووی ئوکرانیادا وەڵامەکەی وەرگرینەوە بزانین کێ و کێنیە و خواستێک بێکە بە دووەراچوونی لەسەر بکرێت. بابەتێکی دیکەمان هەیە بابزانین زیلینسکی کێ و ڕۆڵی چییە، چۆن گەشتووە تا ئەوەی کا ببێتە سەرۆک کۆمار و ئێستا چۆن کار دەکات. ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن. زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا کە لەگەڵ دەستپێکی شەڕی نێوان رووسیا و یا هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا ناوێکی زۆری دەرکردووە، ناوبانگێکی زۆری هەیە. ئێستا میدیا تەنانەت ئەو ناوانەی کە ڕەنگە بۆ ئێمە زۆر ئاسان دەبن ئێستا ئیدی هەمومان دەموچاوی زیلینسکی بۆمان ئاشنایە و ئەزانین کێیە. ئەوێک کە لە ئۆکرانیا ئێمە کە لە هەرێمی کوردستان یاخود لە هەموو جیهاندا ئێستا زیلینسکی بۆتە کەسایەتیەکی ناسراو. ڤلادیمۆر ئەلێکساندرویچ زیلینسکی لە 25 کانونی 1978 لە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا لەدایک بووە. ئێستا سیاسەتمەدارە و پێشتریش ئەکتەرێکی کۆمێدی بووە. لە ساڵی 2019 بووەتە سەرۆکی ئۆکرانیا. زیاتر لەگەڵ دەستپێکردنی شەڕی سووریا دژی ئۆکرانیا ناوبانگی دەرکرد. خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە ئابووریدا و لە زانکۆی کێف پایتەختی ئۆکرانیا زانکۆی تەواو کردووە. دوای زانکۆ دەستی کردووە بە کاری هونەری و کۆمێدی و کۆمپانیایەکی بەرەمێنانی بە ناوی کوارتاڵ 95 داناوە کە کاری بووەتە دروستکردنی فیلم و ئەنیمەیشن و تەنانەت بەرەمێنانی بەرنامە بۆ تیڤیەکان. درامای یەکێک لەو فیلمە بەناوبانگانی کە دەری کردووە خۆی تێدا ڕۆڵی بینیوە درامای خزمەتکاری خەڵک لە ساڵی 2015 تا 2019 لەسەر میدیاکانی ئۆکرانیا بڵاو کراونەتەوە کە درامایەکی پڕبینەر بووە. لە ساڵی 2010 کۆمپانیای کۆرتاڵ کە دایمەزراندووە بۆ بەرهەمێنانی فیلم و دراما حزبێکی سیاسی هەر بە ناوی ئەو درامایەوە خزمەتکاری خەڵک دادەمەزرێنێت. زیلینسکی لە ئێوارەی 31 نیسانی 2010دا ڕای دەگەێنێت کە خۆی کاندید دەکا بۆ سەرۆکی ئۆکرانیا بۆ پۆستی سەرۆکۆماری ئۆکرانیا کە ئەمە لە کاتێکدا هێشتا دراماکی وەکو کەسایەتێکی کۆمێدی لە ناو خزمەتکاری خەڵک کە ئەو فیلمە هەر لە ناو فیلمەکەشدا ڕۆڵی سەرۆک کۆمار دەگێڕێواتە دەبێتە سەرۆک کۆمار لە فیلمەکەدا وەکو کەسێک کە خزمەتی خەڵک بکە بۆیە دەبێتە دەموچاوێکی محبوب و خۆشەویست لای ئۆکراینیەکان و لە ئەو کاتێک کە
ڕای دەگەێنێت کە دەبێتە خۆی کاندیدەکە بۆ سەرۆک کۆماری ئوکرانیا 2018 دەبێت و لە 2019دا دەبێتە سەرۆک کۆمار و لە هەمان کاتە لە 2019دا کۆتایی بەو درامایە دێت. لە ساڵی 2019 بە بەدەستێنانی 1970.2 دەنگەکانی ئۆکرانیا بووەتە سەرۆک کۆماری ئۆکرانیا. زێلێنسکی بەرگریکاری دەوڵەتێکی سیستەماتیک و یەکگرتووی نێوان بەشە جیاوازەکانی ئۆکرانیایە و تەنانەت دەیەوێت بەرگری لەوانش بکە لە ناو خاکەکەیە زمانیان ڕوسیە. بە هۆکاری ئەوەی کە پێشتر خۆی نمایشکار واتە ئەکتەرێکی دراما بووە، دەزانێت چۆن پەیامەکانی بگەێنێت، دەزانێت چۆن کار لەسەر مێشکی هاوڵاتیەکانی بکات. پێشتر هۆشداریەکانی ڕوسیا پێی گەشت بوو، بەڵام داوای کردبوو ناتۆ گەرنتی ئەمنی و پشتیوانی سەربازی بکات، هەرچەندە دەمێکە ڕوسیا هەڕەشەی هێرشکردنە سەر ئۆکرانیا دەکات. بەڵام هۆکاری سەرەکی هەڵگیرسانی شەڕی ڕوسیا لەگەڵ وڵاتەکەی ئەوە بۆ ئۆکرانیا داوای دەکرد ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا و تا ئێستش زێلێنسکی یەکێکە لەوانەی کە ئەم داواکاریە تەنانەت ئەم ڕۆژ دووبارەی کردووەتەوە، داوای گەرنتی ئەمنی دەکا. ئەم گەرنتینی ئەمنیە دەیەوێت لە ناتۆ و لە یەکێتی ئەوروپای بکە و هەر ئەمەشەوای کردووە کە پۆتێنی شێت کردووە. دیارە زێلێنسکی یەکەمین سەرۆکی یەهودیە کە لە ئۆکرانیا دەبێتە سەرۆک کۆمار. وەروە باس لەوە دەکەن کە باپیرانی زیانێکی زۆریان بەدەست نازیەکانەوە پێگەشتووە و ئێستا یەکێک لەو تۆمەتانەی کە خودی ڤلادیمیر پۆتین ڕاستی زێلێنسکی دەکات دەڵێ نازیە. بۆیە ئەمە ئەو کەسایەتیەیە کە ئێستا ڕۆژانە بە پەیامەکانی وەکو سەرۆک کۆمار لە پایتەختەوە دەتوانیوێتی خۆی بکاتە کەسایەتیەکی مەحبوب هەم لای شەقامی ئۆکرانی و هەم لە جیهاندا و خۆی کردوێتە ڕەمزی بەرگریکار بەرامبەر بە ڕووسەکان و لایەکی زۆری خەڵکی بۆ خۆی کۆ کردوێتەوە. لەبەرەوەی کە پێشتر ئەکتەر بووە دەزانێت چۆن پەیامەکانی بگەێنێت. تەنانەت ئەمریکا کاتێک کە پێی دەڵێت من دەمەوێت لە وڵات دەرتکەم و ئۆتۆمبیلێکت بۆ بنێرم لەوەی کە لە وڵات بێتە دەرەوە، باز لەوە دەکات تۆ پێویستە ئۆتۆمبیلی سەربازی بۆ شەڕ بۆ من بنێری. هەموو ئەم پەیامانی کە بەم شێوازە دەریان دەکا دەیەوێت عەتف و وەلای خەڵک بۆ خۆی بجوڵێنێ. ئەو کاتەی پەیامێک لەگەڵ هاوسەرەکەیدا بڵاو دەکاتەوە لە ڕێگەی سێڵڤیەکەوە و باس لەوە دەکا ئامانجی یەکەمی ڕووسیا منم، ئامانجی دووەم مناڵەکانمە، دەیەوێت عەتفی هەموو هاوڵاتیەکان بۆ خۆی ڕابکێشێ. ئەوەی کە هەیە زێلێنسکی توانیوێتی ببێتە کەسێکی سەرکەوتوو ئەگەریش لەم شەڕەدا بدۆڕێت، دوجار دەموچاوێکی مەحبوبە لەبەرەوەی شەقامی وڵاتەکەی خۆی چۆڵ نەکردووە لە ژێر ئاگربارانی ڕووسیادا ماوەتەوە. هەرچەندە باس لەوە دەکەن کە لە کاتی خۆیان لە شەقامی کوردی خۆمانەوەی کە بۆمان گرنگە لە شەقامی ئیسلامیدا بەگشتی پێشتر پشتیوانی ئیسرائیلی کردو لە لێدانی غەزەدا، بەڵام لە ئێستادا ڕەنگە زیاتر لەبەرەوەی کە هێرش کراوەتە سەر وڵاتەکەی ئەو وەلای تەنانەت هەندێک لە مسلمانەکانیش بۆ زێلێنسکی زیاتر بێت تا ئەو کاتێک کە بۆ ڕووسەکان هەبێ. بۆ ئەوەی کە بینیمان ئەمە زێلێنسکی بوو کە لە ئەکتەرێکەوە کە ڕەنگە خەون و خەیاڵی سەرۆک کۆماری لە مێشکیانە بوو بێت توانیوێتی ئێستا ببێتە لەسەر ئەمری واقع سەرۆک کۆماری ئۆکرانیا. ئەم چوار کەیسە کەیسی ئەم شۆما بوون تا پشتەوەی ڕووداوەکان لە هەفتەی داهاتوو پێتان دەگەینەوە. سپاس بۆ بینەریتان.